ئەڵمانیاش وەکەر وڵاتێکی تری زلهێز بەردەوام لە هەوڵی بەرزکردنەوەی قەبارەی هەناردەی چەک و جبەخانەی سەربازی وڵاتەکەیەتی. لەو ڕۆژەوە ڕۆژنامێکی وڵاتە لەژێر ڕۆژنایی راپۆرتێکی وەزارەتی ئابووری ئەڵمانیا کە تیایدا هاتووە ناردەی چەکی ئەڵمانی بۆ دەرەوەی ئەو وڵاتە لە ساڵی 2015دا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. لای خۆشیەوە ڕۆژنامەی فیلد ئێمزۆنتاگ ئاماژەی بۆ کردووە نرخی و گرێبەستە تاگلایەنانەی بۆ هەناردەی چەک ڕێکەوتنی لەسەر کراوە لە ماوەی ساڵی ڕابردوودا گەیشتۆتە 7.86 ملیار دۆلار بە بەراورد بە ساڵی 2014 کە 3.97 ملیار دۆلار بووە. لەبەر ئەوە بە پێی و ئامارە ئەوە دەردەخات کە قەبارەی هەناردەی چەک لە ساڵی 2015دا دوو بەرامبەر زیادی کردووە. ڕۆژنامە ئەڵمانیەکە ئاماژەی بۆ کردووە کە وەزارەتی ئابووری ئەڵمانیا بەشێکی بەرزبوونەوەی قەبارەی هەناردەی چەک پەیوەندی بەو گرێبەستەوە هەبووە کە بەریتانیا بە بڕی 1.1 ملیار یۆرۆ 4 فڕۆکەی گواستنەوەی سوتەمەنی لە ئەڵمانیا کڕیوە. هەروە ئاماژە بە ڕەزامەندی فرۆشتنی ئەو تانک و تۆپ و تەقەمەنیانە کراوە کە بە بڕی 1.6 ملیار یۆرۆ فرۆشراون بە قەتەر. لە مانگی شوباتی ئەم ساڵدا زیگمار گابلێر وەزیری ئابووری ئەڵمانیا ڕێگەیاند ژمارە سەرەتاییەکانەوە دەردەخەن کە ئەڵمانیا بڕی 7 ملیار و نیو یۆرۆ لە ساڵی 2015دا چەک و تەقەمەنی فرۆشتووە. هاوکات نووسینگەی فیدراڵی ئەڵمانیا بۆ ئابووری و چاودێری هەناردەکردن ناسرا بەفا کە سەر بە وەزارەتی ئابووری وڵاتێ و بەرپرسە لە ڕێگەپێدانی هەناردەی چەک ڕایگەیاند کە دەبێت لە مودوا بە هۆشداریەوە هەنگاو لە بەرامبەر ڕەزامەندیدان بە هەناردەکردنی چەک بدەن بەتایبەت فرۆشتنی بە وڵاتانی خۆرھەڵاتی ناوەڕاست. ئەڵمانیا بە یەکێک لە گەورەترین هەناردەکاری چەک دادەنرێت لە جیهاندا. هەروە لە ساڵی ڕابردووشدا حکوومەتی ئەڵمانیا 100 داواکاری ڕێکەوتنی فرۆشتنی چەکی ڕەت کردوێتەوە. تەنها 12687 داوای فرۆشتنی چەکی وەرگرتووە و ڕەزامەندی فرۆشتنی دەربڕیوە لەسەری.